لە 12 ئۆکتۆبرەوە چەندین کۆبوونەوە بۆ ئاساییکردنەوەی دۆخی یاریەم و کاراکردنەوەی پەرلەمان ئەنجام دراون کە سەرجەمیان بێئەنجام بوون، بەڵام دوایین کۆبوونەوەی نێوان یەکێتی و پارتی جیاواز لە کۆبوونەوەکانی تر بەڕێوە چوو. کۆبوونەوەکەی پارتی و یەکێتی لەسەر ئاستی باڵا بوو. لە پارتی بارزانی سەرۆکی پارتی و نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی و فازڵ میرانی سکرتەری مەکتەبی سیاسی و مەحموود محەممەد و ڕۆژنووری شاوەیس و مەسرود بارزانی و ئازاد بەرواری ئەندامانی مەکتەبی سیاسی بەشدار بوون. لە یەکێتیش کۆسا ڕەسوڵ جێگری سکرتێری گشتی یەکێتی و مەلا بەختیار لێپرساوی دەستەی کاریگەڕی مەکتەبی سیاسی و هێرە ئیبراهیم ئەحمەد و قادر حەمەدجان و عومەر فەتاح ئەندامانی مەکتەبی سیاسی ئامادە بوون. هەروەها پاڤێڵ تاڵەبانی کوڕی جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی ئامادە بوو، لەگەڵ ئەوەی کە ناوبراو هیچ پۆستێکی حیزبی نییە، بەڵام بەرەم ساڵە جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی بەشداری کۆبوونەوەکە نەبوو. بەپی زانیاریەکانی NRT لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەسەرەوە کراوە لیژنەیەکی ئاوبەش پێک بهێنرێت و لە داهاتوویەکی نزیکیشدا لیژنەکە سەردانی لایەنەکانی تری هەرێم بکات، بەتایبەتی یەکگرتوو و کۆمەڵی ئیسلامی و سەرنجی ئەوان لەسەر حکوومەتێکی نوێ وەربگیرێت. لە دوای کۆبوونەوەکەش یەکێتی و پارتی ڕاگەندراوێکی ئاوبەشیان بڵاو کردەوە و ئاماژەیان بە هەنگاوی کردەیی کردووە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە و بەکارخستنەوەی پەرلەمان و پتەوکردنی کاروبارەکانی حکوومەتی هەرێم. هەر لە ڕاگەندراوەکەدا جەقر لەسەر پەیمانێتی و هەماهەنگی نێوانیان و پارتەکانی تر کراوەتەوە و بڕیاریان داوە بەرنامە و ڕێگەچارە دامرنێت بۆ جێبەجێکردنی ئەو خەڵانەی لە کۆبوونەوەکەدا باسییان لێوە کردووە. هەرچەندە NRT هەوڵیدا لێدوان لە بەشداربووەکانی کۆبوونەوەکە وەربگیرێت، بەڵام هیچ یەکێکیان ئامادە نەبوو زانیاری لەسەر ئەو کۆبوونەوەی بخەنە ڕوو.